بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە ژیان و کەسایەتی و بەرهەمەکانی شێخ محەممەدی خاڵەکەین بەڕەحمەت بێ. 15 حوتی 1970 ساڵیادی کۆچی دوایی یەکێک لە زانا مونەوەر و کاریگەرەکانی کورد شێخ محەممەدی خاڵە بەڕەحمەت بێ کە یەکێکە لە زانا ڕیفۆرم خواز و نوێخوازەکانی کورد، یەکێکە لە پیاوە ڕۆشنبیرەکانی کورد کە لەسەر ئاستی بزافی ڕۆشنبیری کوردی و بزافی ڕۆشنبیری ئیسلامیدا دەستێکی باڵا و کاریگەری هەیە. شێخ محەممەدی خاڵ یەکێکە لە پیاوە ڕۆشنبیرەکانی کوردستان کە توانیویەتی لە تەواوی یام لە زۆربەی زۆری بوارە ڕۆشنبیریەکانی ئەو سەردەمەدا جێدەستی خۆی دیار بێ و لە نێو فەزای ڕۆشنبیری و ڕووناکبیری کوردیدا جێدەست و یام ناوی خۆی بە گەشاوەی و بە درەوشاوەیی بهێڵێتەوە. ئێمە ئەمڕۆ کە لە ساڵیادی کۆچی دوای ئەو زانا پایە بەرزەی کوردین کە 28 ساڵ یا 29 ساڵ بەسەر کۆچی دوایی ئەو زاتەدا تێپەر دەبێت پێمان خۆش بوو ئاوڕێک بەلای کەسایەتی و ژیان و بوارەکانی کارکردن و ئەو خزمەتە بەرچاوانەی کە ئەم زاتە مبارەکە بەرامبەر بە کورد و بە ئیسلامی پیرۆز کردوێتی بخەینە پێشچاو و گوێی ئێوەی بەڕێز و خۆشی و ئاشناتان بکەین بە لاپەڕەکانی ژیان و خزمەتی ئەو زاناپایە بەرزە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەبەز هەورامی نووسەر و شاعیر. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاسی جەنابتان دەکەم. مامۆستا سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە و دەست پێ بکەم بزانم ئەو کایە و بوارانەی کە شێخ محەممەدی خاڵ بەڕەحمەت بێ کاری تیا کردوون کامانە بوون و چۆن توانیوەتی لە تەواوی ئەم کایە و بوارانە ئەم هەموو دەستچن و ئەم هەموو بەرهەمەی هەبێ. بەڵێ پێشێکی زۆر سپاستانەکەم بۆ تایبەتکردنی ئەڵقەیەکی بەرنامەکەتان بە کەسایەتیەکی وەکو مامۆستا شێخ محەممەدی خاڵ کە لە ڕاستیان من وازانم یعنی پێویستە بێجگەر لەوەی کە لە بەرنمەیە یان با بڵین بنووسین ئەوەی کە ساڵانە هەندێک جار لەم لاولا و تارێکیان شتێگە نووسرە ئەو پێویستی بەوە هەبوو کە کاری زۆر گەورەتری لە ئاستی دیداری زانستی لە ئاستی کۆنفرانسی زانستی بۆ بگیرە بۆ یادکردنەوەی. بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو جۆرە شتانە ئەو جۆرە چالاکیانە ئەو چالاکیانە کە شایستەی گەورەی ئەو بنڕێک نەکەوتون. بە هەر حاڵ سپاس بۆ تایبەتکردنی ئەم بەرنمەیە. ئەڵبەت مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە کۆمەڵێک کایە و بواری جیاوازە کە هەمویان ئەکرێ بڵێم تەواوکەری یەکتریش بوون لە هەمان کاتە کاری کردووە کە ئەکرێ بڵێم یعنی جێگەی پرسیاریش بوو لە لای خەڵک چۆن مامۆستا شێخ محەممەدی خاڵ توانیوێتی لەم هەموو کایە و بوارانەیە جێگە دەستی دیار بێ و تەنانەت یعنی جێ پرسیاری ئەوەش بۆ هەندێک کەس دروست بوو بێ بۆ نمونە یعنی ئەو لە کاتێکە زانایەکی ئاینی بۆ چۆن بایەخی بە زمان و بە فەرهەنگداوە چۆن بایەخی بە ئەدەبداوە بە کۆمەڵێک شتی تر کە ئەکرێت لەو کاتەیە کە ئەو بایەخ پێدانانەی هەبوو ئەوانە هەموو جێگەی پرسیار بووبن. مامۆستا شێخ محەممەدی خاڵ کۆمەڵێک لە نووسینەکانیان ئەو دنیا فراوانە ئەو مەجالە فراوانان دەرەکەون کە ئەو بایەخی پێداون لە سەرەتاوە هەر بە تەفسیرکردنی قورئانی پیرۆز کە بێگومان هەر لەو کاتەیە دەستبردن بۆ تەفسیری قورئانی پیرۆز بە زمانی کوردی جێگەی قسە بووە یعنی شتێک بۆ زۆر بە ئاسانی قبول نەکراوە لەو کاتەیە یعنی تازە سەرەتای تەفسیرکردن توانم بڵێم لەوە چێ پێشتر مەلای گەورەی کۆیە هەوڵێکی هەبوو بێگینا مامۆستا شێخ محەممەدی خاڵ یعنی لە هەوڵە لەو کەسانەیە کە زۆر یعنی زوو بیری لەوە کردەوە کە تەفسیری قورئانی پیرۆز بە زمانی کوردی بکە. دواتر یەکێکی تر لەو شتانەی کە جێگەی بایەخ پێدانی بوو ژیانی پێغەمبەر بوو درودی خوای لەسەر بێ. ئەڵبەت ئەویش لەو ڕوانگەیەوە کە هەستی ئەگەر ژیان نامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ژیان نامەیە کە با بڵێن زیاتر بایەخ بە کۆمەڵی شتی ڕواڵەتی یان با بڵێن شتانێکی هەمیشە دووبارەوە بوو شتانێک کە زیاتر بەناوی مەولودنامە و بەناوی ئەو جۆرە شتانەوە بەگوێی خەڵکا دراوە. ئەڵبەت دەویژات هەر بە شێوەی مەولودنامە بەڵام ژیان نامەیەکی زۆر کورت و جوان و پڕمانای پێغەمبەری درودی خوای لەسەر بێ نووسی بەناوی مەولودنامەی نەوئەسەر و لەو کاتەیە دەنگدانەوەیکی باشی هەبوو و ئەکرێ بڵێم یعنی بەرەبەرە یعنی جێگەی هەندێک لەو مەولودنامانەی گرتەوە کە خۆمان نەزانین یعنی ئەو کتێبانە کۆمەڵە شتیان تیا بوو کە دوور بوون لە ژیان نامەی ڕاستەقینەی پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ.
هەندێک بواری ترکە ئەو بێگومان بەردەوام لە پاڵەمانەشە بەردەوام وتاری ئاینی ئەنووسی یعنی وتار لە بواری ڕۆشنبیری ئاینیا کۆمەڵێکی زۆر یعنی وتار و کۆمەڵێکی زۆر ناونیشانی لەو کاتانەیە کە بە پێویستی زانی بێ هەروە بایەغدانێکی زۆری هەبوو بۆ وتارانەی کە لە وەکو خەتیبێک یعنی ئەو وتارانەی کە لە مزگەوتە لە ڕۆژانی هێنیان لە بۆنە مناسبەکانە وتاری خوێن دەبێتەوە بایەغدانێکی تایبەتی بە وتارانە هەبوو وتارەکانی زۆر جیاواز بوون لە وتاری ئەو سەردەمە یەکێکی تر لەو کانێک ئەو بایەخی پێدا مەسلەی فەرهەنگ بوو فەرهەنگی زمانی کوردی نە فەرهەنگ بەمانە قاموس ئەو یعنی خاوەنی فەرهەنگێکی گەورە بوو ئەکرێ بڵێم یعنی لەو مەجالەشە ئەو دەست پێشخەر بوو پێشتر یعنی هەندێک هەوڵی کەم و سادە لەو ڕۆوە هەبوون بەڵام فەرهەنگی خاڵ بەڕاستی یعنی بناغەیەکی گەورە بوو بە سەرچاوە بوو ئەو فەرهەنگانی لە دوای خۆی نووسران بێجگەلەوە بایەغدانی ئەو بە کەسایەتی بە ژیانی کەسایەتیەکانی دنیای ئیسلام بەتایبەت یعنی کەسایەتی کوردیەکان تەڵەن بێگومان شێخ یعنی هەستی بەوە کردووە ئەگرێ ئەم دوایی ئاماژەی پێ بکەین یعنی هەستەکەین شێخ محەممەدی خاڵ یعنی ئەو مەجارانەی کە کاریتیا کرد هەستی ئەکرد کە ئەو لەناو کۆمەلگای کوردی ئاژی و هەستی ئەکرد کورد خاوەنی ڕابردوویەک و مێژوویەک و فەرهەنگێکی گەورە و بەشدارێکی گەورەیە لە بەرهەمێنانی ڕۆشنبیری ئیسلامی و زانیاری زانستی ئیسلامی یعنی بەردەوام هەوڵەیە کە لەمڕۆ جێگەدەستی کورد دەربخە جێگەدەستی زانایانی کورد دەربخە بۆ نمونە یعنی نووسینی ئەو لەبارەی زانایەکی وەکو بێتوشی کە بە کتێبەکە بە عەرەبی نووسراوە بە پێویستی زانیوە کە جیهانی یعنی عەرەبی و ئیسلامی نەتەوەکانی تر یعنی بزانن کە کورد خاوەنی ئەم جۆرە کەسایەتیانە بووە لەسەر کۆمەڵی کەسایەتی تر یعنی یەکێکی تر لەو مەجالانەکە و کاری تیاکردنی یعنی بایەغدانی بوو بە ئەدەب یعنی چ هەندێک وتاری ڕخنەی ئەدەبی چکۆکردنەوەی بەرهەمی بڵین بەرهەمی شاعیران و پاراستنی چ تەنانەت یعنی ئەوە دەبێت کە پێوترێ پەندی پێشینان هەروە کۆمەڵێک مەجای تری لەم شێوەیە ئەمانە یعنی هەموو لە بووە لە نووسینە ئەمانە هەموو جێگەی بایەغدانی شێخ محەممەدی خاڵ بوون طبعا ئەو ماوەیەکی زۆر یعنی قەزاوەتی کردووە یعنی لەو کارەیە کە ئەو کردوێتی یعنی کەسێکی ئەتوانم بڵێم یعنی خاوەنی کەسایەتی خۆی بووە کەسێک بووە توانیوێتی بەوپەڕی مەسئولیەتەوە یعنی ئەوەندەی کە لە توانایە بوو بێ ئەرک و کارەکەی خۆی جێبەجێ بکە وتمان وەکو کەسێکیش کە یعنی وتاری هەینی هەبووە ئەوانە یعنی وتارەکانی تایبەتمەندی خۆیانیان هەبووە لەو کاتەیە بە بەردەوامی وەکو نووسین لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو کاتێ تەمەنە هەرچەنە ئەو کاتێ بەڵێ بێگومان دوایی ئەو بوو بە سەرۆکی لقی سلێمانی یەکێتی نووسەران کە یعنی ئەوانە جێگەی ئەوەن کە ئێمە چۆنی یعنی ئاور لەو پەیوەندی ئەو بینەوە یعنی لە پەیوەندیگرتنی ئەو لەگەڵ ئەم لەلایەکە وەکو زانایەکی ئاینی بە جبە و بە مێزەر و بە جلوبەرگی ئاینیەوە چۆن توانیوێتی بچێتە ناو ئەو ناو کۆمەلگاوە بچێتە ناو ئەو ناوەندە ڕۆشنبیری کوردی ئەو کاتەوە کە ئەمەش دیسان یعنی ئەم هەموو خاڵانە کە منیان بینم بەڕاستی ئەمانە هەموو لە ژیانی ئەوە یعنی شتی جیاواز بوون هەڵوێست و مواقیفی ئەو یعنی بەرامبەر بە ڕژێمە عێراقیەکان بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان هەڵوێستی ئەو بەرامبەر بە شۆڕشی کورد ئەمانە یعنی هەڵوێستی دروستی مەسئولانەی ڕۆشنبیرانەی زانایانە بوون بەڕاستی و هەمیشە پشتگیری یعنی کێشەی نەتەوەکەی خۆی کردووە پشتگیری خەباتی ڕزگاری خوازی میلەتەکەی خۆی بووە هەروەها یعنی پەیوەندێکی فراوانیشی لەگەڵ کەسایەتیەکانی هەم ناو کوردستان کەسایەتی جۆراوجۆ چ کەسایەتی سیاسیەکان هەر لە سەرکردەی یەکەمی هەر لە شێخ مەحموودەوە بیگرە تا یعنی سەرکردەکانی دوایی کورد تا دکتۆر عەبدوڕەحمان قاسم لە ئەوانی تر هەموویان یعنی پەیوەندێکی لەگەڵ ئەو سەرکردانەی کووردا هەبوو هەروە پەیوەندێکی زۆری لەگەڵ کەسایەتی دیارەکانی کورد ڕۆشنبیرە گەورەکانی ئەو سەردەمەیە پەیوەندێکی باشی لەگەڵ شاعیرانی وەکو پیرەمێرد و قانیع و هەموو بێکەس و ئەمانەیە هۆکاری ئەمەی کە جەنابەت فەرموود شێخ محەممەدی خاڵ کراوەتەوە بەڕووی هەموو کۆمەڵگەدا ینی تێکەڵی یەکێتی نووسەرانی کورد و تێکەڵی ئەی وەکو وتاربێژە لەگەڵ سەرکردەکانە لەگەڵ شاعیرانە هۆکاری ئەمە بۆ چێگرێتەوە کە بەشێکی زۆری زانایانی ترمان مامۆستایانی ئاینی ئەم تێکەڵاوبوونیان ئەم هۆکاران نەدۆزیوەتەوە بۆ تێکەڵبوونیان بۆ ئاشنابوون بەم کەسایەتیانە بەڵێ بێگومان ئەوە من وازانم یعنی چەند هۆکارێکی یعنی بەشێکی لە ڕاستیە ئەو بۆ بیرتیژی و بیرکردنەوەی خۆی ئەگەڕێتەوە کە ئەوە توانم بڵێم زۆر کوردانە لەناو ئەو ژینگەیە بیری کردوێتەوە کە تایە ژیاوە و سەیری ئەو واقع و دەوروبەرەی کردووە کە لە چ ڕوویەکەوە ئەو پێویستە جێگە دەستی دیار بێ و دیار ئەو هەستی بە گرنگی کای ڕۆشنبیری کردووە لە گۆڕانکاریە وانە یعنی ئەو زانیوێتی بۆ نمونە یعنی سەرەتای گۆڕانکاری سەرەتای با بڵین
ئەوەی کە مرۆڤ بێوێ ینی جێگە دەستی بە گەورەی دیار بێ لە کای ڕۆشنبیریایە لەبەرەوە لەو ڕوانگەی بە پێویستی زانی و پەیوەندی لەگەڵ ڕۆشنبیرەکانە هەبێ پەیوەندی لەگەڵ ئەدیبەکانە هەبێ پەیوەندی بە گۆڤار و ڕۆژنامەکانەوە هەبێ یعنی بۆ نمونە ئەو بە بەردەوامی بۆ گۆڤاری گەلاوێژی نووسی بە ئەو کاتە یان تەنانەت تەفسیری قورئانی لە گۆڤاری گەلاوێژە بڵاو کردەوە کە گۆڤارەکە مامۆستا برای مەحمەد و علادین سەجادی ئەمان سەرپەرشتی گۆڤارەکەیان کرد ئەو گۆڤار و ڕۆژنامانەی ئەو کاتەکە هەبوون یعنی ئەتوانم بڵێم یعنی تا ڕادەیەک لە زۆر گۆڤار و ڕۆژنامەی ئەمڕۆژ ئەوانژە و تایبەتمەندیان هەبووە کە جۆرێک لە ئازادی زیاتریان هەبووە یعنی گۆڤاری ئایدیۆلۆژیا و ڕاستە یعنی کەسەکان ئەوانەی کە لەوێ زیاتر نووسیویانە کەسانێک بوون بۆ نمونە لەو کەسی ئایندار نەبووبن یان بۆ نمونە هەڵگری بیر و بۆچوونی تری دەرەوەی بازنەی ئاین بووبن بەڵام شێخ محەممەدی خاڵ توانیوێتی ئەو پەیوەندیە دروستکە لەگەڵ ئەو گۆڤار و ڕۆژنامانەیە ئەوەی کە ئەو لە یەکێتی نووسەران ئامادەیی هەبووە یعنی بە پێویستی زانیوە لە ڕاستی ئەو ئەوانەی بە ڕۆڵەی میلەتی خۆی زانیوە و پێی خۆش بوو لە ڕاستیە لە نزیکەوە بتوانێت ئاڵوگۆری بیرورا بکەن یعنی ئەتوانم بڵێم باوەڕی بەوە هەبووە کە ئەم بەم بیر و بۆچوونەی خۆیەوە متمانەی بە ئاینداری و ئیسلامەتی و تێگەیشتنەکەی خۆی بۆ دین بە شێوەیەک بتوانێتی بچێت ئەو مەیدانەوە پاشانی یعنی ئەتوانم بڵێم شێخ محەممەدی خاڵ وەکو مەرجەعێک وا بوو بۆ ئەوانیش لە ڕووی زمانەوە لە سەروی بەشێکی زۆر لە ڕۆشنبیران و لە زانایانی ئەو سەردەمەوە لە ئەدیبان و لە نووسەرانی ئەو سەردەمەوە لە ڕووی یعنی بایەغدانی بە ئەدەب و بە زۆر کایەتری نووسین یعنی مامۆستا شێخ محەممەدی خاڵ یعنی مەرجع بوو چ وەکو ئەوەی کە فەرهەنگێکی نووسیەوە چ وەکو ئەوەی کۆمەڵێک باس و بابەتی ئەدەبی چ ئەو شارەزایە زۆرەی کە لە مێژووی ئەدەب و مێژووی ڕۆشنبیری کوردی و مێژووی کەسایەتیە بڵێن کوردیەکانە هەیبوو یعنی ئەتوانم بڵێم ئەو مەرجعی بوو ئەوان پێویستیان بەوە هەبوو کە کەسێکی وەکو شێخ محەممەدی خاڵ ئەو نزیکی لەگەڵیانە ببێ هۆیەکی تر ئەکرێم بڵێم یعنی ئەوەی کە وای لەو کردبوو کە بەم شێوەیە بیر بکاتەوە بچێتە ناو هەموو کۆمەلگاوە بەتایبەت چین و توێژی ڕۆشنبیران کاریگەری بیر و بۆچوونەکانی جەمالدین ئەفغانی و شێخ محەممەد عەبدە و ئەوانە بوو بەتایبەت جەمالدین ئەفغانی طبعاً ئەوەی کە ئەو لە وڵاتی خۆی بایەخی پێدا بایەغدان بە زمان بە فەرهەنگ بە چین و توێژی ڕۆشنبیر بە گۆڤار و بە ڕۆژنامە ئەمانە هەموو جێگەی بایەخی جەمالدین ئەفغانی بوون ئەو ڕێک یعنی بە هەمان شێوە ئەم هەموو احتیماماتانەی لێرە لە وڵاتی خۆی بۆ لە ناو کوردستانە ئەوانەی هەموو کردە جێگەی بایەخپێدانی خۆی بۆ ئەوەی یعنی کە جیاواز بوو لە لای شێخ محەممەدی خاڵ لە چاو زانایانی ترە ئەو هات ئەوەی کە ئەوان بۆنەتەوەی خۆیان کردیان یعنی بۆ عەرەبیان بۆنەتەوەکانی تریان کرد ئەم هات یعنی بۆنەتەوەی خۆی کردیانی بەڵام جاری وا بوو بۆ نمونە کەسی وا بوو لەوەچێ وای بە پێویست زانی بێ ئەو خزمەت بە زمانی عەرەبی بکات لەوەچێ باشتری بەڵام ئەم خزمەتەی بە پێویستتر ئەزانی کە خزمەتی زمانی خۆی بکە یعنی نووسینی فەرهەنگ و نووسینی تەفسیر نووسینی یعنی هەموو بابەتەکانی تری ئەدەب و زمان و ئەمانە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری یعنی لەژێر کاریگەری بیر و بۆچوونەکانی ئەفغانی و محەممەد عەبدە و کۆمەڵێکی تر لە با بڵین لە زانە ریفۆرم خوازەکانی میسر و وڵاتانی تری ئیسلامی بوو زۆر باشە مامۆستا نەبەز شێخ محەممەدی خاڵ بەچی ناو ببرێت کاتێکە لە تەواوی ئەم بوارانە وەکو نووسەر و خەتیب و قازی و وەکو مفەسیرێک وەکو خاوەن فەرهەنگێک شێخ محەممەدی خاڵ چۆنی بناسرێت ئایا وەکو زانایە وەکو نووسەرێ وەکو مفەسیرەیە وەکو چی بیناسیێنین بەڵێ بێگومان ئێمە ئەگەر بڵین مفەسیر بوو لە ڕاستیە یعنی شێخ محەممەدی خاڵ مفەسیر بوو مفەسیرێکی گەورە بوو تەفسیرەکەی تایبەتمەندی خۆی هەبوو لەو ڕۆژگارەیە هەر وەکو وتم یعنی دەستبردن بۆ تەفسیر لە ڕاستیە یعنی کارێکی ئاسان نەبوو ئەو چۆن ئەو مەیدانەوە دەستی بۆ تەفسیرکردنی قورئانی پیرۆز برد و توانی تەفسیرێکی جوان و پاک و پوخت بوون و سێ من ناڵێم ئەڵبەتە تەفسیرەکە یعنی جێگەی هیچ سەرنج و هیچ جۆرە بیر و بۆچوونێکی جیاوازنی ئەکرێت بۆ نمونە لەو ڕوانگەیە کە ئەو کاتە بڵین کاریگەربوونی بە کۆمەڵێک تەفسیری عەرەبی و ئەو هەوڵانەی کە هەبوون بۆ گونجاندنی هەندێک بیر و بۆچوونی ئاینی بە زانستی نوێ ئەوانە یعنی شتێک زیادە ڕەوی ئەوانیان تێکرا بێت و بە تەفسیرەکەی مامۆستاشەوە دیار بێ بەڵام لە ڕاستیە یان تەفسیری مامۆستا شێخ محەممەدی خاڵ یعنی کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەبوو لە ڕووی زمانەوە لە ڕووی داڕشتنەوە لەو ڕووەوە کە بۆ نمونە پێی خۆش بوونەوەی نوێ یعنی تەفسیرێک بنووسێ کە بتوانێت کاریگەری لەسەرنەوەی نوێ دروست بە یعنی هەروە تەفسیرێک بووە کە بۆ نمونە بە زمانێکی زۆر تایبەت نووسراوە کە یعنی ئینسان خوێندنەوەی چێژێکی تایبەتی ببێ یعنی خوێنە ڕاکێشێتە ناو خۆیەوە لە ڕاستیە بێجگە لەوە کە لە ڕێگەی تەفسیرەکەەوە خزمەتێکی گەورەی بە زمانی کوردی و ئەتوانم برێم فەرهەنگی ئیسلامەتی بە زمانی کوردی کرد کە توانی کۆمەڵێک چەمک و مانا و
يعني مفاهیمی با بڵین عەرەبی ئەو بتوانێت بە کوردی مانای بکات و یعنی ئەو چەمکانە بخاتە ناو زمانی کوردیەوە کە ئەمە بۆ دەوڵەمەندکردنی زمانی کوردی یعنی کاریگەریەکی زۆری هەبوو. ئەوە وەکو مفەسیر بێگومان یعنی وەکو ئەوەش کە وتم بێجگەل لە وتارێکی کوردیان بابەتێکی کوردی لەسەر ژیان نامی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەوەی کە بەناوی مەولود نامەوە بڵاو بووە چەند وتارێکی تریسی لەسەر ژیان نامەی پێغەمبەر لەسەر پەیامی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نووسیوە کە ئەمانە بۆ ئاستی تر بۆ خەڵکی تر بۆ ڕۆشنبیرانی تر بوون لە ڕاستیە. یعنی لەو مەجالەشە لە مەجالی سیرەشە ئەو جێگە دەستی بەو شێوەیە دیار بوو کە لەو نووسینەیە زۆر تیشکی خستۆتە سەر ناوەڕۆکی ئیسلام گەورەی ئیسلام و ئەوەی کە ئیسلام ئاینی هەموو سەردەم و هەموو زمانێک و ئاینی هەموو مرۆڤەکان و کۆمەڵی مەفاهیمی زۆر یعنی لەو نووسینە کورتانەیە کە ئەو توانیوێتی ئەو مەفاهیمە کورتانە دەربخات. وتمان لە زمانی لە بواری زمان و فەرهەنگیشا بە هەمان شێوە بە شارەزایەکی زۆری هەبوو خزمەتێکی زۆر گەورەی کرد یعنی ئەکرێ بڵێن وەکو زمانەوانیش یعنی بە هەمان شێوە وەکو ئەدیب بە هەمان شێوە لە ڕاستیە یعنی ئەم هەموو ناو نیشانانش ئەم هەموو شتانش لە ئینسانێکە زەحمەتە یعنی بتوانرێت کۆ بکرێتەوە تەمان بەشێکی ئەمە یعنی بۆ زیرەکی و لێهاتوویەکی ذاتی شخصی خۆی ئەگەڕێتەوە کە لە ڕاستیە ئەو هەر لە خۆیان زیرەکیی تایبەتی هەبووە یعنی پیرەمێرد کاتێک کە لە تورکیا بوو شێخ سەعید نورسی بینیوە ئەو شێخ محەممەدی خاڵی بیرکەوتەوە لە زیرەکی تامان ئەوە یعنی زیرەکی سعید نورسی یعنی شتێک وەکو ئەوە یعنی شتێکی بەرچاوە کە بە بەدیع الزەمان ناو ئەبرێ یعنی ئەم شێخ محەممەدی خاڵی بیرکەوتەوە کاتێک کە ئەوی بینیوە یعنی وتویتی ئەتوانم بڵێم یعنی جۆرێک لە قەناعەتی بەوە هەبووە کە ئەم زیرەکیکی ئەوەی هەبووە یعنی کەسێکی هەڵکەوتوو بۆ لە ڕۆژگارەکەی خۆیان بێجگەلەوە ئەو لە بنەماڵەیەکی گەورەی ئاینی و بنەماڵەیەک کە بڵین هەمویان خزمەت گوزاری مزگەوت و ئاین و تەسەوف و عیرفان و ئەوانە بوون دواتر یعنی خاوەنی کتێبخانەیەکی گەورە بوو هەم لە باو باپیرانی و هەموو کتێبخانانەی تر کە لە سلێمانی هەبوون تا یعنی ئەوانەی کە وەکو دەستنووس هەبوون شێخ محەممەدی خاڵی یعنی توانیوێتی بە دوای ئەم جۆرە شتانەیە بگەڕێ و ئەو مامۆستایانەی کە ئەو هەیبوون مامۆستاکانیشی لە ڕاستیە کاریگەریکی زۆر گەوریان لەسەر ئەو داناوە مامۆستای زۆر هەڵکەوتوو بوون وەکو شێخ عومەری ئیبن القەرەداغی کە ویش ئەلامە و یعنی زانایەکی زۆر گەورەی سەردەمی خۆی بووە لە ڕاستیە هەر لەو کاتەشا شێخ عومەر هەستی بە زیرەکی و هەستی بەوە کردوش کە شێخ محەممەدی خاڵ یعنی پێی خۆشە بێجگە لەو بەرنامە و منهەجەی کە لە حوجرا خوێندێ یعنی ئاگای لە کتێبی تر بێ ئاگای لە زانستی تر بێ ئاگای لە بیر و بۆچوونی تر بێ دواتر ماوەیەکی زۆریش لای زانای گەورە و مفەسیر مامۆستا مەلای گەورەی کۆیە یعنی ماوەیەکی زۆریش لە لای ئەو لە خزمەتی ئەوە خوێندوێتی و ئەکرێ یعنی بڵین لای ئەویش بۆ بچوینێک وایە کە لای ئەویش ئیجازەی وەرگرت بێ ئەوەش یعنی کاریگەریەکی زۆری لەسەر شێخ محەممەدی خاڵ دروست کرد یعنی ئەمانە هەموو بوون بەهۆی ئەوەی کە شێخ محەممەدی خاڵ یعنی ئەم بایەخ پێدانە گەورانەی ببێ ئەمانە هەموو بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم هەڵگری خەمێکی گەورە بووە لە ڕاستیە یعنی وەکو ئینسانێکی ئاساییان وەکو ئەوەی کە تۆ نووسەرێک بیان تەنها ڕۆشنبیرێک نامن ئەم جۆرە خەمانە یعنی خەمی دەستگا و مؤسسەن لە ڕاستیە ئەمانە خەمی ئینسانێکن کە ئەکرێ بڵین ئێمە بە ریفۆرم خواز ناوی بەرین بە ڕۆشنبیری گەورە ناوی بەرین لە ڕاستیە بە کەسێک بەو کەسانەی کە ئەکرێ یعنی ببنە پێشنگ ببنە یعنی پێشڕەوی گۆڕانکاری یعنی شێخ محەممەدی خاڵ خەونی گۆڕانکاری هەبووە لە ڕاستیە خەونی نوێکردنەوەی گوتاری ئاینی با بڵێ مەگەر نەڵێم فکری ئاینی یعنی خەونێکی ئاوای هەبووە ئەمانە یعنی ئەتوانم بڵێم ئەو بۆ شێوەیە بیری کردوەوە بۆیە پەلی بۆ ئەم هەموو کایانە هاویشتووە ئەگینا لە ڕاستی ئەم هەموو بوارن ئەم هەموو کایانە شتانێگرین کە هەموو کەسێک بتوانێت لە ئاستیانە کە من ئەو جۆرە کەسانی کە توانیویانە بەم شێوەیە لە کۆمەڵی کایە و مەجالە جێگەدەستیان دیار بێ زۆر باشە مامۆستا نەبەست مەسلەی ریفۆرم خوازیان نوێ خوازی نوێکردنەوەی بە جۆری لە جۆرەکان تێگەشتنە ئاینیەکان یەکێکە لەو مەجالانەی کە شێخ محەممەدی خاڵ بە ڕەحمەت بێکاری تیا کردو هاوشێوەی مەلای گەورەی کۆیە کە یەکێکە لەو زانایانەی کە چەق بەستوانە سەیری ئاین و دەقەکانی ئاینی نەکردووە هەوڵی داوە کۆمەڵگە هۆشیار بکاتەوە هەوڵی داوە بمنە شێوازێکی نوێتر بۆ دەقەکان دابڕێژێتەوە کۆمەڵگە بەرەو خۆشببختی و ئاسوودەی بەرێن پێم خۆشە لەسەر مەسلەی ریفۆرم و نوێخوازی یام هەوڵە نوێخوازیەکانی شێخ محەممەدی خاڵ باسێکمان بۆ بکەی بزانم چۆنی ئەم هەوڵی داوە بەڵێ ئێمە وتمان ئەوە بێجگە لە زیرەکی و لێ هاتووی خۆی و بیرکردنەوەی خۆی وتمان ئەو کاریگەر بووە بە بیر و بۆچوونەکانی جەمالدینی ئەفغانی و محەممەد عەبدا کە بیر و بۆچوونەکانی ئەوانە و کاتە بیر و بۆچوونی بڵین نوێ خوازانە بوون بۆ ئاین ریفۆرم خوازانە بوون بۆ ئاین و هەڵگری یعنی خەونی چاکسازی و گۆڕانکاری و
کۆمەڵێک خەونی گەورە بوون لە ڕاستیە. ئەمە یعنی کاریگەری گۆڤاری ئەڵڕوەتە الوفقا کە ئەوان دەریان کردووە نووسینەکانی تری کۆمەڵێک لەو نووسەرانەی کە لە چوارچەوەی ئەو مەدرسە تەجدیدی کاریانەکە ئەمانە کاریگەریان لەسەر شێخ محەممەدی خاڵە بوو. ئەلبەت ئێمە ئەتوانین یعنی لە کوردستانە بێگومان وەکو وتمان ئەو کە نزیکیش بووە لە مەلای گەورەی کۆیەوە مەلای گەورە پێش ئەو بەرکاریگەری نووسینەکان و بیر و بۆچوونەکانی شێخ محەممەد عەبدە و جەمالدین ئەفغانی کەوتووە نەکار ئەوەتوانم بڵێم یعنی خۆی لە ئاستی ئەوانە بووە لە ڕاستیا بەسەوە بکە و لە کوردستانە ژیاوە و لە ناوی نەتەوەیەکی وەکو کورد و بەو هەموو کێشە و گیر و گرفتەوە کە هەیبووە ئەگەینا لە ڕاستیا هیچی لە ئەوان کەمتر نەبووە بەڵام مەلای گەورەی کۆیە بە حکمی کۆمەڵێک مەسایل یعنی لەبەرەوەی کە توانیوێتی پێ یعنی بگاتە بەغدا لەبەرەوەی کە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق ئەندامی پەرلەمان بووە و هەروەها لە مووسڵ لە شوێنەکانی تر یعنی بە ئاسانی پەیوەندی بە زۆرێک لە زانایانی عێراق و دەرەوەی عێراق و ئەمانەوە هەبووە بە ئاسانی ئەو بیر و بۆچوونانەی پێگەیشتون و ئەویش بۆ خۆی یعنی خاوەنی زیرەکی و بیرکردنەوەیەکی تایبەتی خۆی بووە. شێخ محەممەدی خاڵیش لەو ڕێگەوە دواتر یعنی ئیتر خۆشی هەوڵی یعنی بەردەوامی هەبوو بۆ ئەوەی پەیوەندی ڕاستە خۆی بە کۆمەڵێک لەو نووسەرانەوە هەبوو لە میسر بوون پێی خۆش بوو ئەوەی کە بیر و بۆچوونی تازە بێ لەو ڕۆژگارەیە ئەو ئاگای لێبوو بێ ئەوەی بە پێویست زانی کە میلەتەکەی خۆی تەمانە شتێکی کەم نییە لە ڕاستی ئینسان هەست بکە کە لەو زەمانەیە لەو کاتەیە لە تۆل لە دوای سیەکانەوە بۆ نمونە لە 33 و 34 و تەفسیری قورئانی نووسیوە لەم کاتەیە ئەم بیرکردنەوەت بۆ دروست ببێت کە کۆمەڵگای تۆ پێویستی بۆیە تێگەیشتێکی تری بۆ دین ببێت تێگەیشتێکی سەردەمیانە ئەو تێگەیشتەی کە پێویست بێ بۆ ئاین خەڵک بیبێ ئەمە یعنی خەونێکی گەورە بووە لە ڕاستیە لای گەنجێک لای لاوێک لای کەسێکی وەکو ئەو هەبووە. ئەڵبەت یعنی ئێمە ئەبێ ئاماژە بۆ بکەین کە لە کووردا زۆر جار یعنی باز لە نوێکردنەوە ئەکرێت یعنی لە دەرەوەی وڵاتانی ئیسلامی بەڵام لای کوردیش ئەمە بناغەیەکی هەبووە بۆ سعید نورسی یعنی کە زانایەکی گەورەی کوردیەکی کە لەوانەی کە ئەکرێ بڵێن یان شۆڕشێکی گەورە کە بە شۆڕشی ئیمان ڕزگارکردنی ئیمان ئەکرێ ناو ببرێ ئەو یەکێک بوو لەوانەی کە لەو بوارەیە جێگە دەستێکی زۆر گەوری دیاری هەبوو دوات پێش ئەو مەولانە خالیدی نەقشبەندی هەل لە شاری سلێمانیە ئەو توانی لە ڕێگەی نوێکردنەوەی طریقەتی نەقشبەندیەوە یعنی گوڕێکی زۆر گەورە یان با بڵێن جۆرێک لە نوێکردنەوەش بە ئاینداری بە ژیانی ئاینداری لەو سەردەمەی خۆیان بات و ئەو چەق بەستوی و ئەو یعنی زاڵبوونی کۆمەڵێک شت یعنی بە ناوی ئاین و تەسەوف و طریقەتەوە کە لەو کاتەیە لەناو کۆمەلگای کوردیا بوون یعنی توانی لە ڕاستیە یعنی ئەوانە ئەو بیرکردنەوەوانە ئەو بیر و بۆچوونانە بۆ خەڵک و بۆ دەوروبەر بە شێوەیەک دەربخاتەوە کە هەست بکەن یعنی جۆرێک لە بێداربوونەوە هەست بکەن جۆرێک لە ڕاستەڵەکینیان بۆ دروست بووە یعنی کۆمەڵێک ئەتوانم بڵێم یعنی ئەو بۆچوونی لە لای خەڵک دروست کرد بۆ نمونە خەڵک بیر بکاتەوە لەوەی بۆچی چینایەتی هەیە بۆچی ژیانی کۆمەڵایەتی هەتا تەنانەت یعنی لە ڕووی ژیانی سیاسی ئەوانەوە کاریگەریەکی زۆری هەبوو لە زۆرەوە یعنی کاریگەری لەسەر ژیانی سیاسی کوردستان و ئەوانە هەبوو دواتر یعنی یەکێکی وەکو حاجی قادری کۆی ئینجا مەلای گەورەی کۆی ئەمانە هەموو جێگە دەستیان هەبووە شێخ محەممەدی خاڵ تەمان ئاگای لەو هەوڵانە بووە هەم ئاگای لە هەوڵەکانی دەرەوەش بووە ئیتر لە بێگومان لە تەفسیرەوە دەستی پێکرد باغدانی بە زمان و فەرهەنگ و ئەمانە هەمووشی یعنی لەو چوارچێوەیە بووە ئەتوانم بڵێم یعنی شێخ محەممەدی خاڵ یعنی لە ڕۆژگاری خۆیان چ بە نووسینەکانی چ بە وتارەکانی ڕۆژی هەینی چ بە بیر و بۆچوونەکانی جۆرێک لە نوێکردنەوەی لە گوتاری ئاینیە دروست کرد لە ڕاستیە یعنی ئەتوانم بڵێم ئەو گوتارێکی تا ڕادەیەک هێنایە ئاراوە ئەگەر نەڵێم یعنی فکر تەمەن کە ئەوەش هەرچێتە ناوچوە بەشێک ئەبێتەوە بە بەشێک لە نوێکردنەوەی فکری ئاینی ئەو توانی یعنی گوتارێک لەو کاتەیە بۆ سەردەمەکەی خۆی بەرهەم بهێنێ گوتارێکی گونجاو لە زۆر ڕوەوە بۆ سەردەمەکەی خۆی بەڵام ئیتر ئەوەی کە یعنی گوتارەکە زۆر ئیستیجابە نەبوو بۆ یان تا ڕادەیەک زۆرێک لە نامۆی ئەو جۆرەشتانی پێوە دیارە و بێگومانەوەش شتێکی ئاسایی بوو یعنی شتێک نەبووە ئەو چاوەڕوانی نەکرد بێت. زۆر باشە مامەسانە بە سەرچاوەکانی فکری یام سەرچاوەکانی معریفە و فکری شێخ محەممەدی خاڵ کامانە بوون کە توانیوێتی لە تەواوی ئەم بوارانە جێگە دەستی خۆی دیار بێ. بەڵێ وەبزانم بە خێرایی هەر ئاماژەیەکمان بەوە کرد ئەم چوەکو بنەماڵە چوەکو ئەوەی کە دەستی بە زۆر کتێب و سەرچاوە گەیشتووە لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستان بەتایبەتەوەی کە ئەو ئاگاداری بیر و بۆچوونەکانی جەمالدین ئەفغانی و محەممەد عەبدە و ئەو زانانە بووە هەروە ئاگاداری بکوتم بیر و بۆچوونەکانی مەلای گەورە و حاجی قادری کۆی مەولانە خالیدی نەقشبەندی و ئەو زانانەی پێشتر بووە ئەمانە یعنی بێگومان کاریگەریان لەسەر ئەوە هەبوو کە ئەم بەم شێوەیە بیر بکاتەوە بێگومان یعنی خۆ زۆر کەسی شەوە لەوە چێ ئاگاداری و جۆرەشتان
شتانە بوو بێ بەڵام هەستکردن بۆی کە یعنی تۆ ئەبێ ئەرکێکی گەورە ڕاپەڕێنی ئەمەش یعنی شتێکە لە هەموو کەسێکە بە ئاسانی دروست نابێ ئەوەی گرنگ بوو هەستی هەم ضرورەتێک هەبوو لە ڕاستیە لە واقعی ژیانی ئاینداری کوردستانە هەم زمینەکەش تا ڕادەیەک لە دەرەوەی کوردستان یعنی ئەو زمینەیە هەبوو ئەو توانی یعنی ئەو زمینەیە بە شێوازێکی جوان بە ئەزمونێکی وا کە بتوانێت لە ناو کۆمەلگای کوردیە شتێک بنیاد بنێ لە ڕاستیە گونجاوی ئەو کاتی هەلومەرجی کۆمەلگای کوردی بێت و ئەوەی ئەوان وەکو وتمان بۆ زمان و فەرهەنگ و نەتەوەی خۆیان و نیشتمانی خۆیان ویستیان شێخ محەممەدی خاڵ هات ئەوەی کرد کە بە ئاین توانی یعنی خزمەتێکی گەورە هەم بە لایەنی نەتەوایەتی ملەتی خۆی بکە بە کێشەی نەتەوایەتی ملەتی خۆی بکە بەتایبەت یعنی لەو کاتەیە خەریک بوو کەلێنێک لە بینی ئاین و قەزیە نەتەوایەتیە دروست ببێ لە ڕاستیە ئەو نەی هێشتا و کەلێنە دروست ببێ هەم بە خزمەتەکانی لە بوارە فەرهەنگیەکە هەم بە هەڵوێستەکانی بەرامبەر بە شۆڕش و بەرامبەر بە ڕاپەڕینەکانی گەلی کورد و بەرامبەر بە زۆر مەسلەی تر و بەو پەیوەندیانەی کە هەیبوو لەگەڵ ڕۆشنبیران و لەگەڵ سیاسیەکانی و سەردەما هەروەها یعنی شتێکی تر کە لە ڕاستیە سەرەتای دروستبوونی بوو لەو کاتەیە جیابوونەوەی دین و دنیا بوو لە یەکتر لە ڕاستیە کە ئەوەش یعنی ئەو زۆر بەباشی هەستی بەوە کردبوو نەی هێشتا و کە لێنەش دروست ببێ کە بڵێن دین و دنیا دووشتی جیاواز بن و لە ڕاستیە ئەو یعنی ویستی قسە لەسەرەوە بکات و ویستی ئەو گوتارە بەرهەم بێنێ کە دین و دنیا تەواوکەری یەکترین و ئاین بۆ دنیاە و بۆ مرۆڤ و بۆ ژیانی ئینسانەکانە زۆر ئیشی لەسەرم مەجالانە کردووە لە ڕاستیە کە ئاین یعنی ئەبێ خزمەتی مرۆڤی پێ بکرێ ئاینە بێ مرۆڤەکانی پێ ڕزگار بکرێ ئاینە بێ مرۆڤ یعنی بەخەونەکانی بگەێنێ ئەبێ یعنی ژیانی ئینسانەکان لە دنیا بەرەو ئەوە بەرەکە ژیانێکی شایستەی یعنی کەرامەتی مرۆڤ و ڕێزی مرۆڤ و ئەوانە بێ زۆر وتاری بێگومان لەم مەجالانیان ویستی و ئاماژەی بۆم شتانە کردووە قسەی لەسەر مافی ئافرەت کردووە لەم مەجالانەیە قسەی لەسەر کۆمەڵێ کێشە یعنی کە لەو کاتەیە کێشەی کۆمەڵایەتی دروست بوون ئەو زۆر بە جوانی قسەی لەسەر ئەو شتانە کردووە مەمەسەڵە مەسلەی گرێدانەوەی دین و نەتەوە یا دین و دنیا کە جەناب داماژت پێ کرد کە تا ئێستش لای بەشێکی زۆر لە زانایان ئەمە شتێکی لەوە چێن نەویستراو بێ ینی کۆمەڵێ زانامان هەیە بەلایەوە نەنگیە کە بۆ منە مەسلەی دین و نەتەوە یان بۆ منە ئاین و نەتەوە پێکەوە گرێبدا شێخ محەممەدی خاڵ چۆن توانیوێتی لەو سەردەمەدا کە کۆمەڵێ ویست هەبووە بۆ جیاکردنەوەی دین و نەتەوە یا دین و دنیا پێکەوە چۆن توانیوێتی ئەمە پێکەوە گرێبداتەوە و کامانە بوون ئەو هەوڵە چاکە خوازیانەی کە لەو بوارەدا داویەتی بەڵێ ئێمە وتمان شێخ محەممەدی خاڵ یعنی بە کاریگەری بیربۆچوونەکانی ئەو مەدرسە ئیسلاحیە کە لە مێسر و لە وڵاتانی تر هەبوو ئەتوانم بڵێم یعنی خۆی باس لەو ئاکاکە ئیتر ئەوە سەرەتای بیرکردنەوەی من بوو سەرەتای ئەو بوو کە من تێگەیشتنێکی نوێم بۆ ئاین و بۆ ئاینداری بۆ دروست ببێ هەر ناڵم یعنی ئەو لە ژیانی فقێتیشە کاتێک کە فقێ بووە لە لای ابن القەرداغی یعنی لەو کاتەیە مامۆستاکەی هەستی بەوە کردووە کە ئەو پێی خۆشە کتێبی تر بخوێنێتەوە پێی خۆشە ئاگاداری زانستی نوێ بێم یعنی کە سەیری نووسینەکانی یەکەی هەستەکەیت کە ئەو زۆر ئاگاداری هەم یعنی بیرروبۆچوونی زانستی ئەو سەردەمە بۆ کۆمەڵێک بیرروبۆچوونی فکری و تەنانەت یعنی وتاری هەیە لەبارەی فەلسەفەی دینە و ئەمانە یعنی شتانێک بوون هەم بە زیرەکی خۆی هەم بەو کاریگەریە وەکو وتمان لە ڕاستیشە ئەو توانی لەم بوارەیە یعنی لە جێگە دەستێکی گەورە بەجێبێڵە توانی کاریگەریەکی باش دروست بکە بۆ نمونە یعنی بیری لەوە ئەکردەوە کە ئەو خوێندنەی ئەو کاتە لە حوجرە هەیە چۆن گۆڕانکاری بەسەرا بهێنرێت یعنی بۆ نمونە ئەو لە دروستبوونی پەیمانگای ئیسلامیە کە دوای خوێندنی حوجرە ئەو کاتێک کە خوێندن هەر لە حوجرەکانە بووە دوای پەیمانگایەکی ئیسلامی دروست دەبێت دوایی بڵێن یعنی کۆلێژی ئەوە شەریع و ئەوانە دروستە بن ئەو هەوڵی هەبوو لەو مەجالانەیە یعنی جێگە دەستی دیار بوو لە ڕاستیە یعنی پێی خۆش بوو مامۆستاکان مەلاکانی ئەو سەردەمە یعنی بە شێوازێک بیر بکەنەوە کە بتوانن تێگەیشتنێکی سەردەمیانە بۆ ئاین بەرهەم بهێنن دیارە یعنی ئەم تێگەیشتانە هەمووی لە ناو دین و لە ناو گوتاری دینی و لە ناو فکر و سەرچاوی ئاینی بەتایبەت لە قورئانی پیرۆز و سەرچاوەکانی ترا یعنی ئەمانە هەمووی شتانێک بوون هەبوون بەڵام لە ڕاستیە تر کۆمەڵە شت کرێ بڵێم ئەوانەیان داپۆشی بێ یعنی هەر تۆ پێت سەیرە یعنی کە ئاینێک یعنی هیچ پەیوەندێکی بە دنیاوە نەبێ یعنی ئەمە هیچ مانایەکی نییە لە ڕاستی ئەمە تا ئێستاش ئەتوانم بڵێم یعنی ئەوەنەی کە گوتارێک ئەو گوتارە ئاینیە کە ئەوەنەی باسی قیامەت یعنی باسی مردن باسی زیندووبوونەوە باسی ئەو شتانی بەسەر ئازاڵە لە ڕاستیە باسی ئەوە یعنی ئەمە نابین هەستەکەین یعنی ئەمە زاڵ بوو بەسەر باسی ژیانی دنیا یانم دووشتە لە یەک جیا کراوەتەوە وەکووتم کە لە ڕاستیە ئاین هاتووە دەستکاری ژیانی مرۆڤەکان کە هاتووە ژیانی مرۆڤەکان جوان کات لە ئاین هاتووە یعنی ئەوەی کە ئەوترێ بۆ نمونە
لە ئاینە مەسن زۆر قسە ئەکرێت زۆر باس لەوە ئەکرێت کەشت ئەوە نیە فی سەبیل الله یان لە پێناوی خوای گەورەیان یعنی تێگەیشتنێک هەیە بۆ ئەم جۆرەشتانە و ئازانی ترم شتە پەیوەندی مرۆڤەونێ لە ڕاستی ئەوەی کە ئەوترێت لە ڕێگەی خوای گەورە یعنی ڕێک هەر ئاواکە کە ئەمە هەمووی لە پێناو خەڵکی خوایە گینا یعنی خوای گەورە پێویستی بە شتانەیە نییە کە ئێمە ئەڵین لە ڕێگەی خوایە گینا ئەو شتانە لە ڕاستیە لە ڕێگەی ژیانی خەڵکایە یعنی سە بۆ نمونە کاتێک کە خوای گەورە فەرمێ إن تقرضوا الله قرضا حسنا كاتك إيوا قرزك بن بخواي جورا يعني وكو بلي أوز تك واضح حق قرزك بومروفا وكو إنسان أو تيجيشني بودروسه به إنسان كاتك أتواني دزجري إنسان كي تربكا بمشيويا أما شاكا كردنا لقى الخواي يعني خواي جورا من أو شاكي برامبر بمنك أو من يعني بلا برامبر أم شاكي تو بعداش تتدمو يعني اللي هست أكي يعني مروف شن نزيكي لخوا وهي يعني نزيكي مروف لا آين إسلام ودركه أو كومالك آياتي تري يعني ك في سبيل الله يلا رجي خواي يعني رك خريكة عندك لس آية كان أجر بلين للرجي خلقي خوايا هر همان شد بقريتوا أول شيء كألي بون من نيتك بو خوابي بشكي أول شهر لبينا ومروفايا بۆ لە پێناو مرۆڤایە بۆ هۆی تۆ ڕێگە بە خۆت نەدەی کە ئەگەر چاکەیەکت کرد بێ لەگەڵ مرۆڤێک ئەگەر کارێکی گەورەت کرد بێ لەگەڵ دەوروبەرەکەی خۆتە ئەم کار و ئەم چاکەیە کە کردوتە یعنی بجۆرێک لە منەتکردنی تیانە بێ یان شعور بریندارکردنی مرۆڤی تری تیانە بێ کە تۆ لەگەڵ خۆیان مامەڵە ئەەکەی وەکو نیەت و وەکو پاداشت و وەکو ئەوانە بەڵام لە ڕاستیان شتەکان بۆ کێن بۆ مرۆڤن ئێمە ئەڵێن یعنی لە دینا کۆمەڵێک پیرۆزی هەیە یعنی قورآن لەسەروی هەموو یانە یەکێکە لە پیرۆزیە گەورەکان باشە بێ مرۆڤ چەند گەورە بێ چەند پیرۆز بێ کە قورآنی بۆ هاتووە یعنی ئەبێ ئەگەر ئەم جۆرە تێگەیشتانە لای ئەو زانایانە ئەمە لە فکر و سەقافەی ئیسلامی ئەو سەردەمایان جێگەی ئەوە بوون کە قسەیان لەبارەوە بکرێت و شێخ محەممەدی خاڵیش ئەو تێگەیشتنەی بۆ دروست بۆ کە ئاین ئەبێ خزمەتی مرۆڤ و گەل و نیشتمان و نەتەوەی پێ بکرێ و ئەبێ ژیانی ئینسانەکان جوان کات ژیانێکی وا مرۆڤ لای شێخ محەممەدی خاڵ سەرتەرە ینی ئەوەندەی کەوڵی دا پێگە و بەها بەڵێ بێگومانی یعنی ئەتوانین یعنی بڵین ئەو ئەی بیست لە ڕێگەی ئاینەوە بەڕاستی یعنی مرۆڤەکان ژیانێکی مرۆڤانە بژین لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیانێکی ساغ و دروستیان هەبێ لە ڕووی سیاسیەوە ئازاد و سەربەخۆ بن لە ڕووی مافەوە یعنی بە مافەکانی خۆیان بگەن و ئەو مافانەی کە بڵین ئیتر ئەبێ مرۆڤێک بیبێ لە ژیانە هەروەها یعنی خزمەتکردنی بە زمان و بە فەرهەنگ و بەوانە هەموو یعنی بە بەشێک لە ئاینداری زانیوە ئەوانە ئەو شتانەی لە ئاین لای ئەو لای خەڵکی تر شتانی جیاواز بوون ئەو بە هیچ جۆرە شتانەی لە ئاین گیانەکردن زۆر باش مامۆستانە بەس ناوەڕۆکی بەرهەمەکانی شێخ محەممەدی خاڵ چییە یان بلە دەوری چ ناوەڕۆکێکە سوڕاوتەوە ویستوێتی چی بڵێ و چ شتێ بگەێنێ بە کۆمەڵگەکەی و بە وەرگراکانی بەڵێ ئەگەر بۆ نمونە لە تەفسیرەکەیەوە دەست پێ پێین گوتمان ئەو پێی خۆش بوو تەفسیرێک بێ لە ڕاستیە خاڵی بێ لە کۆمەڵێک بیر و بۆچوونی تا ئەوەی کە هەندێک شتی خوراپی هەندێک شتی دوور لە ڕۆحی ئاین هەندێک شتی کاریگەری ئاینەکانی پێش ئیسلام کە بە دەفسیرەکانەوە دیار بوون ئەو ویستوێتی لە ڕاستیە لەو سەرەتایەوە لەژێر کاریگەری تەفسیرەکانی بڵین محەممەد عەبدە و محەممەد ڕەشید ڕەزا و مەراغی و کۆمەڵێک تەفسیری ترە تەفسیرێکی بەو شێوەیە بەرهەم بهێنێ لە وتارەکانیان زۆر ئیشی لەسەرەوە کردووە بۆ نمونە بەشێک لە وتارەکانی تایبەت بوون بە کایی کۆمەڵایەتی تایبەت بوون بەو بوارانەی کە پەیوەندیان بە ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە هەیە لەم وتارانەیە زۆر بیر و بۆچوونی بۆ خەڵک ڕاست کردوتەوە ئەرک و وەزیفەی بۆ نمونە ئاینی یعنی بتوانیوێتی بە شێوەیەکی باش ڕوونکاتەوە یان لە وتارێکی باس لەوە ئەکە کە ئاین هەم خۆراکە بۆ ڕۆ هەم خۆراکە بۆ جەستە هەم هەر یعنی مرۆڤ با بڵێن هەم ڕۆحە هەم جەستەیە ئەو بە شێوەیەک ئاینی پێشکەشی خەڵک کردووە کە هەردوو دیوەکەی ژیان بە هاوسەنگی بڵێن جێگەی بایەخ پێدان بن دواتر وەکو وتمانە و کاتانەی کە کورد بەردەوام لە شۆڕش و ڕاپەڕین و لەوانەیە بۆ بەشێک لە وتارەکانی تایبەتن بۆ یانی وتارێکی بۆ ناو نیشانە هەیە بیگۆڕن تا خوش بیگۆڕێ یعنی باس لە ئەوە ضرورەتی گۆڕانکاریەکە کە ئەگەر ئێمە خۆمان ئامادەی ئەومانتیانە بێ بارودۆخی خۆمان بەرەو گۆڕانکاری بەرین خۆمان دانەچڵەکەین خۆمان وریانە بینەوە خۆمان هەست بە ضرورەتی گۆڕانکاری نەکەین بە ئاسانی نابێ بەتەمای ئەوە بین تەمان ئەوەش لە ژێر ڕۆشنایی ئەو ئاەتی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەمە یعنی وتارێکی لەژێر ئەم ناو نیشانەیە هەیە
یعنی بە ئاشکرا بێزاربوونی خۆی دەرەبڕێ لەو بارودۆخەی کە کوردی تیاژیاوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە وتاری هەیە وەکو وتمان باسی کێشەی تەلاق و ئەو جۆرە شتانە بۆ کە لەم کاتیان نەزانراوە چۆن مامەڵەی لەگەڵا بکرێ وەکو دادوەرێکیش وەکو قازیەکیش کە قەزاوەتی کردووە زۆر هەوڵی داوە و کێشە کۆمەڵاتیانە بە شێوەیەکی ئاسان چارەسەر بکات زۆر جار ڕووکراوەتە ئەو یعنی بۆ جیابوونەوە ئەو کێشەکەی بە جۆرێکی تر کۆتایی پێهێناوە بەرەو ئاشتبوونەوە ئەوانەی بردوون بەشێکی تر لە کارکردنی ئەو توانم بڵێم یعنی باوەڕی بەوە هەبوو کە وەکو وتمان ئەبێ خوێندنی ئەو کاتی حوجرە پێویستی بە دەستکاری پێویستی بە گۆڕانکاری هەیە هەتا لە نوێکردنەوەی معالمی ئیسلامیشە دەستی لە نوێکردنەوەی خانەقای مەولانا خالیدا هەبوو لە تعمیرکردنەوەیە وەکو وتمان پەیمانگای ئیسلامی بە هەمان شێو ئەو ڕۆڵ و کاریگەریتیا هەبوو لە ئیمتیحاناتی ئەو کاتەیە بۆ مامۆستایان ئەو بە هەمان شێوە لەو مەجالشات جێگە دەستی دیار بوو تەنانەت لە دروستبوونی زانکۆی سلێمانیشە یعنی ئەو بەشدار بوو ئەمانە یعنی کۆمەڵێک شت بوون کە ئەم هەم وەکو هەڵوێست وەکو مامەڵەی خۆی ئەم وەکو نووسینەکانی جێگەی بەیەخ پێدانی بوون لە وتارێکیا باس لە مافەکە باس لە ماف و سنوورەکە یعنی مرۆڤ خاوەنی چ جۆرە مافێکە و ئیسلام چۆن سەیری مافەکانی ئینسان مافی مرۆڤەکە کۆمەڵی وتاری زۆر کە لە دوو بەرگی ناڵی دەروونە کۆ بوونەوە بەڕاستی من وازانم هەر سەیری ناونیشانی وتارەکان بکەیت هەست ئەەکەی کە شێخ محەممەدی خاڵ زۆر گەورە بیری کردوتەوە گەورەیە کە توانم بڵێم پێش سەردەمەکەی زۆر پێش سەردەمەکەی خۆی کەوتو و توانم بڵێم لە ئێستاشە خەڵک هەیە لە ناو یعنی بڵین ژیانی ئاینداری ئێمەیە بەو بیرکردنەوەی ئەو نەگەیشتووە کە ئەو لەستیەکان و لە چلەکانە بیری کردوێتەوە مامۆستا تا چەند توانیوێتی بۆچوونەکانی بگەێنێ بە بەرامبەر بە خەڵک بە جەماوەر بەو کەسانەی کە ویستێتی لەگەڵیان بدوێەوە لەمپەر و ڕێگریەکانی بەردەم بۆچوونەکانی شێخ محەممەدی خاڵ چی بوون لەو سەردەما ئایا هیچ لەمپەر و ڕێگرێکیە بووە؟ بەڵێ بێگومان یعنی قسە لەوە ئەکرێ کە بیر و بۆچوونەکانی شێخ محەممەدی خاڵ وەکو پێویست نەگەیشت بن وەکو پێویست کاریگەریان دروست نەکرد بێ یان ڕەنگی خۆیان نەگرت بێ لە ڕاستی ئێمە ئەبێ بزانین یعنی مەسلەی نوێکردنەوە یان ئەوەی بەرهەمهێنانی گوتارێکی ئاینی هاوچەرخ یان نوێکردنەوەی بیری ئاینی ئەمانە لە ڕاستی ئەوە بەشێکی ئەکرێ بڵێم شتێک بێ بە کەس بکرێ وەکو تاک لە هەندێک ڕۆوە ئەو ئەرکی کۆمەڵێک دەستگا و مؤسسات و ئەوانەیان یعنی بەرهەمهێنانی گوتار بەرهەمهێنانی فکر و بیر و بۆچوون ئەوانە لەو سەردەمای ئەکرێ بڵێم ئێمە ئەم جۆرە دام و دەستگا و مؤسسە و ئەو شتانە نەبوون کە بتوانرێ بۆ نمونە تەبەنی ئەم هەموو بیر و بۆچوونە بکات کە ئەو لە ڕاستیا کاری لەسەر کردووە دواتر یعنی نەبوونی هۆی بڵاوکردنەوە لەو سەردەمەیە گۆڤار و ڕۆژنامە ڕاستە هەبووە بەڵام ئەو دەرفەتە یعنی بەو شێوەیە نەبووە بڵین دەرفەتەکە زۆر بەو فراوانیە نەبوو وەکو ئێستا ئەتوانم بڵێم یعنی نەبوونی دەرفەت بۆ بڵاوکردنەوە نەبوونی دەرفەت بۆ چاپکردنی کتێب لە ڕاستیە بەشێکی زۆر لە وتارەکانی ئەتوانم بڵێم یعنی لە دواییان چاپکران بەشێکی هەند تەفسیرەکەی تەنانەت یان لە چاپکردنیە ئەتوانم بڵێم یعنی لەم دوایانەیە چاپکران دواتر یعنی ئەکرێ بڵێم لەوە چوە پێویست بوو بێت کە ئەو زیاتر ئیش لەسەر ناوەندە ئاینیەکە بکات بتوانێت زیاتر لەگەڵ چین و توێژی مامۆسایان و مەلایان و زانایانی ئەو سەردەمە بێگومان یعنی هەندێک کەس سەڵێن ئەو یانە و تێکەڵیەکی وای نەبوو بەڵام لە ڕاستیە بوو شێوەیە نەبوو ئەو پەیوەندی بە هەم ڕەمزەکانی کاری ئیسلامی ئەو کاتەوە هەم پەیوەندی بە کۆمەڵێکی زۆر لە زانایانی ئەو کاتەوە هەبووە بەڵام ئەکرێ یعنی لەو ئاستیان نەبوو بێت کە چاوەڕوانی ئەکرێ ئەویش بەشێکی بۆ فراوانی ئەو بوارانە ئەگەڕێتەوە کە و کاریتیا کردووە چه وەکو وەزیفەی قەزاوەت و چ وەکو وەزیفەی خەتابەت و چه نووسین و کۆمەڵێک مەجاریتر ئەو کاتە بێگومان یعنی مەجالەکان هەمووی ناتوانانی وەکو پێویست بایەخی پێ بدرێت لەبەرەوە بەڵام دوایی ئێمە هەستەکەین یعنی بیر و بۆچوونەکانی ئەو بە دوای کۆمەڵێک لە نووسەران و لەو لە ناو ڕۆشنبیری ئیسلامیە تا ڕادەیەک یعنی کاریگەری خۆیانیان هەبوو بەڵام ئەکرێ بڵێن یعنی وەکو پێویست نەبوو بێت چ ئەو کاتە لە ژیانی خۆیان چه دواتریش یعنی دوای کۆچی دوایی و دوای ئەو بڵاوبوونەوەی ئەو هەموو بەرهەمانەشی هێشتا ئەتوانم بڵێم لە ناو ناوەندی ئاینی کوردیە شێخ محەممەدی خاڵ هێشتا وەکو خۆی نەناسراوە هۆکارچیەکە تا ئێستا نەناسرا لە کاتێکە پیاوێکی ڕۆشنبیر منەوەرێکی گەورەی کورد و ئەوەندەش کە ئێمە ئاگادارین لە هەردوو بواری مەسەلەی ئیسلامی و غێرە ئیسلامیە ڕێز و پێگەیەکی گەورەیەکە ئەو پاشتر پرسیارەکەم کە بۆچی زیاتر لای غێرە ئیسلامیەکان ڕێز لە گیراوترە بەڵام هۆکارچیەکە تا ئێستا نەناسێنراوە بەڵێ بێگومان هەموو یعنی هەوڵێکی نوێکردنەوە لە سەردەمی خۆیان لە ڕۆژگاری خۆیان ئەکرێ بڵێن جۆرێک لە
کاردانەوە جۆرێک لە با بڵێن نامۆیی یان با بڵێن جۆرێک ئەوە ئەبێتە جێگەی پرسیار ئەمە خۆی هەر بۆ خۆی هۆکارێک بۆ کە ئاسان نەبووە خەڵک بە ئاسانی نوێکردنەوە قبول بکات لە ڕاستیە دواتریش یعنی کە بەرهەمەکانی بڵاو بوونەتەوە شێخ محەممەدی خاڵ وەکو گوتمان لەبەرەوەی کۆمەڵێک احتیماماتی تری هەبوو لە مەجای ئەدەب و زمان و فەرهەنگ و ئەوانەیە یعنی ئیسلامیەکان بە حکمی ئەوەی کە ئەم جانیبانیان ئەکرێ بڵێن ماوەیەکی زۆر یعنی جێگەی بایەخیان نەبووە لە ڕاستیە لەبەرەوە یعنی ئەو بایەخدان و ئاوردانەوەیش بەو شێوە بۆ لای مامۆستا شێخ محەممەدی خاڵ نەبووە لە کاتێکە وەکووتم ڕەمزەکانی کاری ئیسلامی لە وەکو مامۆستا شێخ عوسمان عەبدولعەزیز مامۆستا عەبدولعەزیز پارەزانی مامۆستا محەممەد بەهائەدین یعنی لای ئەم مامۆستایانە شێخ محەممەدی خاڵ یعنی پەیوەندی جۆرێک لە پەیوەندی جۆرێک لە هاتوچۆ ئەم جۆرەشتانش لە بینە هەبووە بەڵام یعنی ئەتوانم بڵێم احتیمامەکە کە دواتر ڕەوتی ئیسلامی دروست ئەبێ ئەم ڕەوتە زیاتر مەجالێکی تایبەت لە پەروەردە و ئەوانە ئەگرێتە ئەستۆی خۆی و ئەکرێ بڵێم کەمترەوە جێگەی یعنی قسەکردنێکی جددیە کە ئێمە بەگشتی نەمانتوانیوە یعنی ئاور لەو کە لە پور و فەرهەنگ و زانیاری و زانستە بدەینەوە کە زانانی خۆمان بەرهەمیان هێناوە ئەو هەر شتێک نەبووە تایبەت بە شێخ محەممەدی خاڵ یعنی ئێمە هێشتا ئاشنانین بە بیر و بۆچوونەکانی مەولانە خالیدی نەقشبەندی هێشتا ئاشنانین بە بڵێن بەرهەمەکان و پەیامەکانی مامۆستا سەعیدی نورسی یعنی تەنانەت تا ئەم دوایانش بیر و بۆچوونەکانی مامۆستا ناصری سوبحانی مامۆستا ئەحمەدی مفتیزادە من یعنی هەستەکەم هێشتا ئەم بیر و بۆچوونانە کە لەناو خۆمانە یعنی لەناو کووردا با بڵێن دەرکەوتون و سەریان هەڵداوە ئێمە زیاتر یانێکرێ بڵێن جۆرێک لە کاریگەری دەرەوەی کوردستان بەسەر سەقافەی ئیسلامی و ڕۆشنبیری ئیسلامیەوە هەبوو بێ کەمتر ئاور لە مدرابێت و دیارە شتێکە هەستی پێکراوە یعنی کەمێک خەریکە لەو ڕۆ یعنی قسە و باس و بیر و بۆچوون و نووسین هەیە مامۆستا مەسلەیەک هەیە کە ئێستا زۆر گرنگی پێدرێەوە باوە و قسەی لەسەر دەکرێت مەسلەی با ئێمە نەڵێن ئیسلامێکی کوردی ئیسلامێک لە شێوە و شکلی کوردەواریانە بۆ ینی بە پێی تێگەیشتنی کووردا بە ئەو وەکۆڵێ بە هەناسەی کوردەواریانە شێخ محەممەدی خاڵ تا چەند هەڵگری ئەم شکڵەیە ئەم سیما لە دینداریکردن بووەوە بۆ خۆی بۆ کۆمەڵگەکەشی بێگومان ئەتوانین بڵێن یعنی ئەو بە تەواوەتی یعنی هەوڵی ئەوەی داوە کە ئاینداریەکی کوردانە بکە و ئەو وەکو کوردێک یعنی بیر لە بڵێن فکری خۆی گەڵاڵە بکە ئەوەی کە پێشتر وەکووتم یعنی هەندێک هەوڵ و هەنگاوی تر هەبوون لای مەولانە خالیدی نەقشبەندی کە ئەو بە هەمان شێوە ئەوی جۆرێک بوو لە بەرهەمهێنانی ئاینداریەکی کوردانە و لای سەعید نورسی و لای کۆمەڵێک زانایتر لای شێخ محەممەدی خاڵیش یعنی بە هەمان شێوە ئەم هەوڵە هەبوو بۆ بەرهەمهێنانی تێگەیشتن و ئاینداریەکی کوردانە لە ڕاستیە من هەر خۆشم یعنی بەشێک لە سەرسامیم بۆ ئەو احتیمامدانێکی کەم سادە و لاوازمان هەبوو بێ بە بەرهەمەکانی ئەو زیاتر لەم ڕوانگەیەوە بووە یعنی ئەم پێم خۆش بووە کە ئەو خاوەنی ئەو جۆرە بیرکردنەوەیە بووە و هەم ئەوەش کە هەستمە کرد یعنی هێشتا لای نەوەیەک نەوەی با بڵین تازە پێگەیشتووی کاری ئیسلامی ئەوانە بوو ئەو کەسایەتیانە وەکو پێویست نەناسرابوون وەکو شێخ محەممەدی خاڵ و مەلای گەورەی کۆیە و ئەمانە یعنی مەلای گەورەی کۆیش بە هەمان شێوە یعنی ئەو هەوڵەیدا ئەتوانم بڵێم وەکو وتم ئەمە کاریگەری ئەو زانایانەی وەکو جەمالدین ئەفغانی و محەممەد عەبدە لەسەر ئەو هەبوو کە ئەوان ئەوەی کە ویستیان بۆ میلەت بنەتەوەی خۆیان ویستیان ئەمیش بە هەمان شێوە هات ئەم تێگەیشتنە ئاینەی خۆی وا بە شێوەیە گەڵاڵە کرد کە بتوانێت لە خزمەتی گەل و میلەت و وڵاتەکەی خۆیان بێ و توانین بڵێن یعنی ئاینداریەکی کوردانی بەرهەم هێنا لەو ڕۆژگارەی خۆیان کە ئەکرێ بڵێن بناغەیەکی باش بێ کە کاری لەسەر بکرێ و دیراسی بکرێ و لێکۆڵینەوەی تایبەتی لەبارەوە بکرێ چ لای ئەو چ وەکو وتم زانایانی پێشتریش زۆر باش مامۆستا شتێک هەیە هەستەکرێ ئەوەندەی لای نخبە و ڕۆشنبیرە چەپەکان غیرە ئیسلامیەکان شێخ محەممەدی خاڵ قبول کراوە بۆ ئاوری لێدراوەتەوە ڕێزی لێگیرێ بە کەمتر لای ئەوە لای ئیسلامیەکان یان بۆ لای موسڵمانان لای خەڵکی موسڵمانی کورد ئەمە ئەبینی نازام جەنابێت لەگەڵ ئەمە هاوڕای وە بە هۆکاری ئەمەش بۆچی ئەگەڕێتەوە من یعنی وەکووتم ئەو پەیوەندی بە زۆرێک لە زانایان و کەسایەتیە ئایدیەکانی کوردستانەوە هەبووە لە ڕاستیە بەڵام شێخ محەممەدی خاڵ لەبەرەوەی خۆشی پەیوەندی ئەو یعنی پەیوەندێکی فراوان بوو بە ڕۆشنبیرانی ترەوە ڕۆشنبیرانی تریژ یعنی بە هەمان شێوە نووسینەکانی ئەو جێگەی بایەخیان بوون من وتم یعنی بەشێک لە نووسینەکانی ئەو لە ڕاستیە سەرچاوە بوون مامۆستا شێخ محەممەدی خاڵ بۆ مەسەلەی زمان و ئەدەب و مێژوو و کۆمەڵێک شتی تر لە ڕاستیە یعنی مەرجع بوو لەبەرەوە جێگەی ئەوە بوو کە بڵین ڕۆشنبیرانی تریژ یعنی شێخ محەممەدی خاڵ یعنی جێگەی بایەخیان بێ تا بەڕادەیەکی
یعنی کە ئەو حجرەکەی بە بەردەوامی یعنی کۆڕ و مەجلیس و کۆبوونەوەی ڕۆشنبیرانی ئەو کاتە بووە نووسەرانی ئەو کاتە بووە بە هەموو جیاوازی بیر و بۆچوون و بیر و ڕاکانیانەوە بەس لە ڕاستیش یعنی شێخ محەممەدی خاڵ خۆی زۆر بە شێوەیەکی وا گەورە بیری کردوێتەوە کە بڵین قدری ئەو کەسایەتیە کوردەکانی لەلا بوو یان بیری لەوە کردەوە کە خەمێکی هاوبەشەیە چ لای ئەوان و چ لای ئەم وەکو کەسێکی ئایندار یعنی چ ئەوان وەکو کەسێکی با بڵین ئەگەر لە دەرەوەی بازنەی ئاین بیریان کردبێتەوە لای شاعیرێکی وەکو پیرەمێردیان وەکو بێکەسیان هەر ڕۆشنبیرەکانی تری ئەو سەردەمە یعنی ئەو هەستی کردووە کە خەمێکی هاوبەشەیە کێشەیەکی هاوبەشەیە شتێکەیە ئەکرێ بڵین کوردبوون و کوردایەتی بوون و ئەمانە ئەوان بەیەکەوە کۆ بکاتەوە جا ئەمە وای کردبوو کە مامۆستا شێخ محەممەدی خاڵ و ئەو تێگەشتنە جوانشی لە ڕاستیە بۆ ئاین هەی بووە ئەو تێگەشتنە کوردانەیە ئەوەش نەگیرا لەگەڵ لایەنە نەتەوەی و ژیانیەکەی خەڵکە نا یعنی بە هیچ جۆرەوە بە بەشێکی لە ئاینداری زانەوە یعنی هەو کوردایەتی بەخواپەرستی یعنی ئەزانی یعنی بەکو بڵێ یعنی لە بینی کوردایەتی و خواپەرستیان لای ئەو یعنی هیچ جیاوازیەک نەبووە لەو ڕوە کە لەم دوایانێ ئەم مەفهومانە یعنی ڕاستکرانەوە و ئەم بیر و بۆچوونانە تا ڕادەیەک لە کای ئاینداریە جێگەی احتیمام بەڵام ئەو لەو سەردەمانەیە ئاوا بوو بە پێشتر یعنی لە ڕاستیە لە ڕابردوایمە کۆمەڵی سەرکردەی تری و کۆمەڵێک کەسایەتی تری گەورەمان هەبوون توانم بڵێم یعنی لە سەروی خەڵکەوە بوون پێشەنگ و پێشڕە بوون لە ڕاستیە لەبەرەوە خەڵک وەکو بڵێ ناچار بوو یعنی کە با بڵین مامەڵەیان لەگەڵا بکەوە پایە و ڕێز و مەقامی تایبەتیان باتێ بەڵام بێ احتیمامیەکە بڵین لێرە لای ئێمە لە لای خەڵکی با بڵین ئەوەی کە بە ڕوتی ئیسلامیان ناو چوارچێوە ڕوتی ئیسلامیە کرێ بڵین جیلێکی جیلە نوێەکە یعنی زیاتر یان نەوە نوێەکە کەمتر ئاگاداری بیر و بۆچوونەکانی ئەو بوو ئەگەنە لە ڕاستیە وەکوتم لای بەشێک لەو مامۆستایانە ئاگاداری بۆچوونەکانی ئەو بوون. زۆر باش مامۆستا پێم خۆشە گوێبیستی کۆتا سەرنج و پەیامت بم لەسەر گەورەی و کەسایەتی و بەرهەم و ژیان و دید و تێڕوانینەکانی یەکێک لە پیاوە گەورەکانی کورکە شێخ محەممەدی خاڵی ئەم شتێک لەبارەی گەورەی ئەو پیاوە من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەی. بەڵێ بێگومان گەورەی ئەو لە ڕاستیە لە بایەخ پێدانی بەو هەموو بوارانەیە دەرەکەوێ وەکو وتم کەسێک کە بتوانێت بایەخی بەو هەموو بوارانە بەو هەموو کایانە دابێت ئەتوانم بڵێم یعنی گەورەی خەمی ئەو گەورەی خەونی ئەو دەرەخات یەکێ لەو شتانەی کە ئەو بۆ نمونە جێگەی بایەخ بووە لە لای پاراستنی دەستنووس بووە یعنی خۆی زۆر کاری لەسەر ئەوە کردو هەر لە ژیانی فقەیەتی خۆیان هەوڵی ئەوەی داوەکە ئەو دەستنووسانە یعنی بە سامانێک و بە با بڵین گەنجینەیەکی زۆر گەورەی فەرهەنگ و ڕۆشنبیری ئیسلامی بزانێ یعنی بەردەوام دەساودەسەوە هەوڵی ئەوەی داوەکە و دەستنووسانی کەوتونەتە بەردەستی تاوای لاتوە لە کتێبخانەیەکی گەورەیە کۆی کردوونەتەوە توانم بڵێم لە سەردەمی ڕژێمی بەعسا زۆر یعنی هەوڵی ئەوەی لەگەڵ دراکە ئەو کتێبخانە گەورەیە بکە بە دیاری بۆ کتێبخانی تایبەتی سەدام حوسێن بەڵام ئەو ئامادەی ئەوە نەبوو لە کاتێکە ئەکرێ بڵێم یعنی بەرامبەر بەوە ئەوان ئامادە بوون هەموو شتێکی بۆ بکەن یعنی کۆمەڵێک هەڵوێستی لەم شێوەی هەبوو هەروە ئەوەی کە ئەو زۆر پلە و پایە و منسەب و ئەوانەی خراوەتە بەردەست کە بڵین بیگرێتە ئەستەوە توانم بڵێم بەعسی یعنی زۆر هەوڵی ئەوەیەدا کە لە ڕێگەی ئەم جۆرە شتانەوە ئەو جۆرێک لە هۆگربوون یان جۆرێک لە دەستەمەوە بوون دەستەمەوە بکە بەڵام ئەو زۆر لەوە وریاتر و بەشیارتر بوو کە خەریکی کاری خۆی بێ لە ڕاستیە. ئەنجا ئەوەش کە شێخ محەممەدی خاڵ زۆر بە شێوەیەکی ئازادانەوە بیری ئەکردەوە کە ئەو ئەبێ کەسێک بێ یعنی لە بواری فەرهەنگا بەگشتی لە بواری ڕۆشنبیریە کار بکات نە ئەوە کە بە هەندێک کارەوە خەریک بێ کە لەوە چێ ئەو کارە یعنی سنوورێکی بەرتەسکی هەبوو بێ بۆ کارکردن لە بواری ڕۆشنبیری ئیسلامیە توانم بڵێم یعنی ئەو کەسێک بوو بایەخدانێکی زۆری یعنی بە مەسلەی فکر و فەرهەنگ و ئەمانە هەبوو نەک ئەوەی کە هەندێک خەڵکمان هەبوو لە ڕاستیە بایەخی بە بوارێکی کەم یان شتێکی کەم لە ئاین و لە تێگەیشتنی ئاینی یان بۆ نمونە لەوە چێ بە جۆرێک لە کارکردن لە سنوورێکە ڕازی بوو بێ بەڵام ئەو زۆر گەورەتر لەمانە بیریە کردەوە ئەکرێ بڵێن یعنی کەسێکی فەرهەنگ سەنتەر بوو. زۆر سپاس بۆ ڕێز مامۆستانە بە زۆرامی نووسەر و شاعیر کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بیت. زۆر سپاس دەکەم لەبارەی گەورەی و پێگەی ئەم زانان پایە بەرزەی کورد شێخ محەممەدی خاڵ کە ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان بۆ تەرخان کرد نەوشیروان مستەفا ئەمین لە یەکێک لە کتێبەکانیان دەڵێ لە ژیانما بە هیچ کەسێکم نەگوتبوو دەستت ماجەکەم تەنها بە شێخ محەممەدی خاڵ نەبێ بە ڕەحمەت بێکە بەبێ ئاگاداری خۆم گوتم مامۆستاگیان هەردوو دەستت ماجەکەم. ئومێد دەکەین کۆمەڵگەی کوردەواری هەمیشە پڕ بێت لە پیاوی زانا و هەمەڕەنگ و فرەڕەهەند و شارەزای وەکو شێخ محەممەدی خاڵ و کۆمەڵگەی کوردی هەمیشە ئاوەدان بێ بەم جۆرە پیاوانە تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە میێربانتان سپێم ڕۆحی شێخ محەممەدی خاڵیش شاد بێ و جێگەی بەهشت بێ ئینشاءڵڵا.
من عمر عبدالعزیز بەهادین ناومە لە ساڵی 1950 لەدایک بووم.